ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش خۆشحاڵم جایشتر لەگەڵەوەی ئازیزام لەگەڵ هاوڕێ ڕەحمان حسێنزادە بۆ پێشکەشکردنی بەرنامەیشتر لە ڕێگەی کەناڵی هیواوە. بەرنامەی ئەم شەومان کە لە زنجیرە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکانە سەبارەت بە بابەتێکە کە ئەم ڕۆژانە تەواوی میدیای کوردستان تەواوی ڕای گشتی کوردستانی بەخۆیەوە بە حەق گیرۆدە کردووە یاخود مەشغوڵ کردووە بۆتە جێگەی سەرنجی هەمووان و بابەتێکە کە ئەهێنێ ئەم شەو قسە و باسی لەسەر بکەین. من و هاوڕێ ڕەحمانم کاتت باش ئومێدەوارم باشبی ڕۆژێکی باشت ببێتە ئێستا. زۆر سپاس بۆ تۆ، هیوادارم تۆ شەر کات و ڕۆژێکی باشت بەسەر بردبێت و هەروها سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانمان. زۆر باشە. هاوڕێ ڕەحمان باسەکەی ئەم شەومان سەبارەت بە ئەم تراژیدیایە کە لە چەند ڕۆژی ڕابردووە یاخود لە دوو ڕۆژی ڕابردووە لە کوردستان هەمووان شایدی بوون و قسە لەسەر چەند پەردە چەند لایەنی جیاوازی ئەم تراژیدیایە بکەین. لە ڕاستی ئەم تراژیدیایە ینی بە جۆرێ لە جۆرەکان لە هەندێک ئەدەبیاتە بە ئەم بابەتە دۆخە ئەوترێ دۆخی سکانداڵ نەک بە معنایەوەی کە فەزیحەتێک یاخود ئاشکرابوونی ڕیسواییەکی دیاری کرا و بۆ جێهەتێک بۆ لایەنێکی دیاری کرا وەکو بە مانای ئەو ڕیسوایە یاخود ئەو فەزیحەتەیە کە ئەو سکانداڵەیە کە زۆر لایەنە دزێوەکانی کۆمەلگا بەیەکەوە ئاشکراکە. یعنی ئێمە لە ڕووداوی گیان لە دەستدانی غەزال مەولاییە لەگەڵ چەند مەسەلەی زۆر دزێ و زۆر ناشرین زۆر جێگەی بێزاری و جێگەی تووڕەیی لە کۆمەڵگی کوردستانە بەرەو ڕووی. ینی لەلایەک ئەو دۆخەی کە ژن لەم کۆمەلگایە هەیەی لەلایەکی تر ئەو دۆخەی کە ئینسان بەگشتی لەم کۆمەلگایە هەیەی لەلایەکی ترەوە ئەو بێدەنگیە کە لە هەندێک ناوەندا بە پێچەوانەی دۆخی تر و پێچەوانەی ڕووداوی ترە بینرێ لەلایەکی تر ئەو جۆرە پاساودانەی کە هەندێکیانوێ پاساوی بدەن ئەو ناکردەیەی کە لە ڕاستیە تەنانەت هەڵوێستە بە حەق دروست و ئەو هەڵوێستانی کە لە جێگای خۆیان و ئەوانە بەڵام لەباری کردەییەوە کاریگەریەکیان نییە. هەموو ئەمانە بەیەکەوە لەم ڕووداوایە دەرەکەون. من پێم خۆشە یەک بە یەک بچینە سەر ئەو لایەنانە و لە سەرەتاوە لە دۆخەی کە جمهوری ئیسلامی ئێران بەسەر کۆمەڵگەی کوردستانە سەپاردوێتی دەست پێ بکەین. فەرموو. زۆر سپاس. من لە پێشدا بە هاوخەمی خۆم و دڵنەگەرانی خۆم بۆ بنەماڵە و خانەوادە و کەس و کاری غەزال مەولایی دەرببڕم، هەروەها دۆستان و نزیکانی. زۆری لەسەر وتراوە ئەم ڕۆژانە. ڕەنگە یەکەم پرسیارەوە بێ بڵێن ئایا ئەم مەوزوعە و ئەم مەسەلەیە ئەوەنە پێویست بوو مەسەلەن من و تۆ دوان لە ئەندامانی ڕابەری حیزبی کۆمونیست کاریگەری حکومەتیست بین لەو بارەوە قسە بکەین لە شەرایطێکدا ئەم حیزبەی ئێمە و ئەم بزوتنەوەی ئێمە ڕێک دژ بە ئستراتێژی سیاسەت ئامانج ئەهدافی ئەو سازمان و ڕێکخراوەیە کە غەزال مەولایی پێشمەرگەیان بوو لەگەڵیان کاری کردکەوە لە بەشی ئاخرا ئەچمەوە سەری. منەڵم پێویست بوو هەر وەک تۆ وتە ئەمە چەند لایەنی هەیە لە نەزەر منیشۆ مەسەلەن ئەم لایەنانە هیوادارن لەم یەک ساعت بەرنامەی هەمانە بتوانین قسەی لەلایەن بکەین. دیارە ئەم تراژدیایە لە پێشا بە حملەی درۆنی جمهوری ئیسلامی بۆ سەر کەمپەکانی ئەو سازمانی زەحمەتکێشان و جریاناتی تری ئۆپۆزیسیۆنی مەسەلەحی کوردستانی عێراق لەو مەنتەقە دەستی پێکردو و هەمیشە و دایم وتومانە
ئەم حملە درۆنیانە یا ئەم دەست درێژیانەی جمهوری ئیسلامی ئاکامی هەر وەزیەتێک بێ ئەزانم ئێستا شەڕێکی گەورە لە منتەقەدا هەیە و ئەمریکا و ئیسرائیل لە ڕاسی ئەم شەڕە کۆنەپەرستانەیە بوون کەڵان ئاگربەسی هەیە بەڵام محکومە ئشارەیەک بەواکە ئەمە پەردەیەکێتی بەڵام ئەوەی پێما بێ من و تۆ بە یەکشەوە قسەمان کرد و ئەوەی بەش بە حاڵی خۆم لە چەند ڕۆژێ ڕابردووە بووم جگای ئێش و ئازارێکی ئێجگار گەورە بووە ئەوش ئەوەیە لە مەرگی غەزاڵی مەولایی خەستەخانە شەریکە خانەکان یا لانی کەم ئەوەی سەلماوە خەستەخانەی بەخشین لە شاری سلەیمانی لەم تراژێدا شەریکە لەم قەتڵەیە لەم نەفسی ئەم قەتڵی بە ئەم قەستەدا شەریکە ئەمەش لایەنێکێتی لایەنێکی دیکەی کە پێم وابێ هەروە من جارێ لەم بۆ دەستپێکی بەرنامەکەمان ئەڵێم لایەنێکی دیکە مەسئولیەت و بەرپرسایەتی دەسەڵاتە لەو منتەقە و حتا بەرپرسایەتی بەشی تەندروستی و بێهداشت و پزیشکیە لەو منتەقە بەشێکی دیکە بە نەزەرم ئەوش ئەوەیە وەختێ لە شوێنێک لە وڵاتێک خەستەخانە و بەشی پزیشکی بۆ خۆی ئەبێتە شەریکی قەتڵ وە کۆمەڵگاکەش بە ئەندازەی کافی گەورە بە هەزاران نەفەری کاردانەوە نیشان نادا ئینسان ئەحساسەکە ئەمە مەرگی ئینسانیەتە و ئینسانیەت ئەخرێتە ژێر پێ نابێ ئەوە بەسەریا تێپەڕ بی و بەشێکی دیکە منەزانم هەرم دووسێ ڕۆژە زۆرە لە ڕۆشنبیران ئینسانهای حەقخواست ئینسانهای شەریف کەوتونەتە پێش و عاقبەت تۆسقاڵێک لە حرەکەتی ئینسانیان لە خۆیان نیشانداوە بەڵام بەشێکی زۆریان خەریکن دووبارە پاساو دێننەوە بۆ کوردایەتی هێننەوە بۆ ناسیۆنالیزم و گەندەڵیە کە بیر و فکری ناسیۆنالیستی و مەسلحەتەکانی و کوردایەتی نیشانی داوە ئەوژە بێ باس بکەین من بەشێکی دیکەی بەش بە حاڵی خۆم هاوڕە شەماڵ بێ لەگەڵ تۆش قسم کرد منی عەزیەت کردووە لەم تراژێدیایەدا کەم نەخشی ڕۆڵی کۆمونیستەکان لە کوردستانی عێراقەوە تا ئێرەی ئوروپا تا ئێرەی ئوروپا و غەرب کۆمونیستەکان لە بەرابەر ئەم حرەکەتەی کە ئینسانیەت تیا پێشێل ئەکرێ ئەبوایە ڕۆڵی بەرچاوتر زیاتر لەوەی ڕاگەیاندن بدرێ زیاتر لەوەی وتو وێش بکرێ ئەمەش بەشێکێتی و لە ئاخر و قسەی ئاخرمەوەیە غەزاڵی مەولایی جوان بەداخەوە بووە قوربانی ئەهداف استراتێژی سیاست شێوەکار و نەوعی فعالیەتێک ئەو سازمانەی کە ئەو ڕەنگە بە دڵ و گیانکاری بۆ کرد بێ تیا قوربانی بوو ئەمانە لە نظر منەوە پێویستن واردیان بین و قسەیان لێ بکەین لەم وەختێکە هەمانە لەوە زیاتر جارە بۆ دەست پێ وەختت ناگرم و باشە من سەرەتا ئەو باسە ئەو لایەنەی کە تۆ لە سەرەتاوە ئاماژت پێکرد هاوڕە ڕەحمان کە مەوزوعی خەستەخانەیە و دام و دەستگا تەندروستیەکانە یعنی من لەم ڕۆژانەی بڵێ مانگ دوو مانگی ڕابردوو بوو پێم وابێت لە تاران و لە هەندێک لە شارەکان بەر لەوەی کە ئەو قەتڵ و عامە بکرێکە پازدا لە دووشەوە چەند هەزار کەسیان لە سەجادەکان کوشت لە هەندێک لە جێگاکانە کە خۆپیشاندەرانە برانە خەستەخانەکان دواتر پازدار پەلامارێندا لە خەستەخانەکان دەریانە هێنان ینی هیچ خەستەخانەیەک کە قەرار وایە بەشێک بێ لە خەستەخانەکانی جمهوری ئیسلامی لە بەرامبەر خەڵکانێکا کە موچینە لایەن جمهوری ئیسلامیەوە زۆرتر تاوانبار بنەوانێکەوە لە کەمپەکانی زەرجۆز و ئەوانیان ئەوانن کە چوونەتە سەر جادە گوایە لە نەزەر جمهوری ئیسلامیەوە ڕێک و ڕاست ئەوامیل یاخود نۆکەرەکانی مۆساد بوون و ویستویانە فەوزا دروستکەن لە ناو شارەوە ویستویانە کە نەخشەکانی مۆساد و ئەمریکا جێبەجێ بکەن لە ناو شارەوە بەدەستی خۆیان و ئەوانە تەنانەت ئەوانەش کە بریندار بوون و براون بۆ خەستەخانەکان لە ناو خودی تارانە هیچ دکتۆرێک هیچ دام و دەستگایەکی تەندروستی دەستی نەناوە بەڕوویانەوە یعنی زۆر جار ئەمە بینراوە و زانراوە کە
تەنانەت پێشمەرگە لە کاتی شەڕ و ئەوانەیە لە شەڕا بە بریناری ئەژیرا بەر لەوەی کەوا یادام بکرێ چارەسەر ئەکرا. ینی ئەمەی کە خەستەخانەکان لەم دۆخەی ئێستای کوردستانە دەزەنێن بەڕووی بریندارێکەوە کە خەریکە بەبەر چاویانەوە خوێنی لەبەرە ڕوا دڵی خەریکە لە لێدانەوەستێ گوایە لە شوێنە قەرەوێڵەمان نیە و گوایە لە جێگایکی تر بڕیاری ئاسایشمان پێنیەوە گوایە لە شوێنێکی تر نازامدام و دەستگای یاخود تایبەتمانێ بۆ چارەسەرکردنی ئێمە جگەل لەوەی کە بەشێکی زۆری خەستەخانەکانە لەسەر تەلەفۆن ڕەتیان کردوێتەوە کە هیچ چارەسەری بکەن تا لە کۆتاییە یەکێک لە خەستەخانەکان خۆی وەکو بڵێن وەکۆی بڵێ پاڵەوانێتیشی کردبێ ئێستا ئاوا لە لای خەڵک باسەکرێ کە بڵێت ئامادەی دەربڕیەوە کە چارەسەری ئەم بریندارە بکات و لەرمەرگ بیپارێزە یاخود ژیانی بپارێزێ لە کۆتایی هاتن. ئەمە ینی بەڕاستی لە هەر مەقایسێکی ترا مەگەر ئێمە 1970 ساڵێک لەمەوە بەرێمە لە سەردەمی مەسەلەن ڕژێمە زۆر فاشست و دڕندەکانە ئێمە ڕوبەڕووی دۆخێکی وابوو بێتینەوە زۆر دەمێکە ئەمریکا دام و دەستگا تەندروستیەکان ئەبێ ژیانی بریندار بەبێ ئەوەی بپرسن کە بۆچی بریندار بووە کە بۆچی تەقەی لێکراوە کە لە کوێ وای لێ هاتووە بەبێ ئەوەی پرسیاریشی لەم بابەتە بکەن چارەسەری بکەنەوە تقریبان بۆتە نۆرمێک بۆتە بڵین بەشێک لە کەڵتور و کەڵچەری ئەم سەردەمەی دنیا. بەڵام لە کوردستانە ئەبینی سەرباری ئەو هەموو فیشاڵ و ئەو هەموو خۆ بە برازانین و ڕۆژهەڵات و ڕۆژ ئاواکردن و باشوور و باکوورکردنەوە گوایە ئەمانە خەستەخانەکان زۆر بە سادەی ئەتوانن دەست بنێن بەڕووی ئەم کەسەوە و بەم شێوازە بەڕاستی بەشدار بنەوە کوتۆوتت لە کوشتارێکە کە جمهوری ئیسلامی ئێران دەستی بۆ بردووە. لە ڕاستیە ئەمە مایەی ڕاستڵەشینە مایەی ڕاستڵەشینێکی گەورەیە قسە لەسەر دام و دەستگایشی تەندروستی نییە زۆر کەس پیان وایە کە ئەبێ بڕۆین یەخە ئیسلامەکان بگرین نازام خەستەخانەیە هیچەیە باشەو خەستەخانەیە هەڵی کردو لەسەر تەلەفۆن وتی بیهێنن بەڵام خۆ خەستەخانەی تری ئێستان هەر بوتویانە مەیهێنن یاخوان لە خەستەخانەیەک گونگوایە خەستەخانەیەکە عادەتەن ناوی خەستەخانەی شۆڕشەوە پێشمەرگە دروستکراوە و معلومەکە پێشمەرگەش بە بریناریە چێتەوێ و ینی بۆ برین پێچی برینداران دروستکراوە خەستەخانەیە پێوتون وتیان ئێمە ئامێری تایبەتمانە یاخود جێگەمان یا قەرەوڵەمانە چارەسەریکردن ئەمەیان چی لەکەن بەرحاڵ باسەکە لەسەر دۆخێکە کە ئەمەتیایە ئەبێتە شتێشی عادی وێتە پێشەوە کە بە بڕوای من جێگەی ڕاستڵەشینەوە جێگەی ڕاوەستانەوە جێگەی تێڕامانە جێگای ئەوەیە کە بڵێن ئێمە بەڕاستی ئەمە تاوانبارەکەین ئەم کردەوەیە تاوانبارەکەی نەرکەس لێ بە پرسیارە تاوانبارە. وایە من بەو جۆرەی کە باسم کرد بە گەریجازە بدەیت تراژدیایە کەوتم لێەوە دەست پێەکە کە جمهوری ئیسلامی لە ئیدامەی دەستدرێژەکانی پێشووی پێش ئەم شەڕانەش لە ساڵانی پێشووە لەم دەورەی شەڕە و ئێستاش ئاکە ئاگر بەسە درۆنی نردووە و لەو کەمپانە لەو شوێنانەی داوە کە عاقبەت ئەم سازمانانەی کە مسلحنی کوردستانی ئێران ساڵانێکی زۆرە لەوێنە دامزراون محکومکردنی جمهوری ئیسلامی بێ ئەمە ئەگەر بێ لەلایەن ئێمە و هەر جریانێکی دیکەوە ئەلام کرد سەیرەکە ئەوەیە وەختێک دەستدرێژی جمهوری ئیسلامی و درۆنەکانی محکوم ئەکرێ هەتا بۆ سەر ئەم جریاناتی ئۆپۆزیسیۆنی کە هەموو شتێکیان ئەهدافیان سیاسەتیان شێوەکاریان لە قەدیمەوە تا ئێستا جێگای ئاعتراض و نەقدی جریاناتی کۆمونیست و ئێمەی کۆمونیست کاریگەری بووە کەسان لەگەڵان چونکی ئەمانە ئەعلامی ئامادەگیان کردووە بۆ شەڕ و هاوڕاهی لەگەڵ ئەرتەشی ئەمریکا ئیسرائیل کوژرانی کەسەکانیان نابێت محکوم کرێن ئەمە پێچەوانە حاڵی بوونە لە منطقی اجتماع و تحولاتی سیاسی من هەر لێرە ئەوە بڵام جمهوری ئیسلامی بۆ خۆی شەریکی ئەم شەڕە وێرانگەرەیە ئەو شەڕاگەر وتراوە شەڕی کۆنە پەرستانەیە ئەگەر شەڕ وتراوە شەڕی وێرانگەرە یعنی هەموو ئەو دەوڵەتانە وا جملە دەوڵەتی جمهوری ئیسلامیش کە تیا دەرگیرە عاقبەت
لایەنێکی کۆنەپەرست و وێرانگەری ئەم شەڕەیە. جا ئەگەر لایەنێکی ئەم شەڕێکی شۆڕژگەرانە و بەرهەق بواە ئەو وەختە قاعتە نابواە بوترایە ئەم شەڕە دەست بەجێ بێ ڕابوەستێ، ئەبێ بوترایە ئەو لایەنەی کە بەرهەقە با شەڕەکە ئەیدامە بدا. هەروەک شەڕی پێشمەرگانەی ئێمە کە من بۆ خۆم نزیک بە 12 ساڵ اتفاقاً لە سازمانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیست ئێران بووم، شەڕێکی بەرهەقمان بوو و شەڕی خۆمان ئیدامادا دەست بە جمهوری ئیسلامی. ویستم ئەوە بڵێم بێ ئەملا ئەولا پەردەی ئەوەڵەوەیە جمهوری ئیسلامی مقەسری ئەسڵی ئەوزاعەیە، بەڵام جمهوری ئیسلامی ئەوزاریە و نییە و کارێک کردووە. هەر 2-3 هەفتەرەوە پێشیش هەر درۆنی ناردبوو، هەر لەم سازمانانەش کەس کوژران، هەر لەوێژ نێژران، ئەو دەنگدانەوەی نەبوو. ئەو جۆرە قسەی لەسەر نەکە. ئەگەر وابێ فاکتۆرێکی تازە هاتووتە مەیدان ئەوەیە وا تۆ باست کرد. تراژێدیاکە لەوێ قورسترە بێتەوە کە شوێنێک بەنێوی خەستەخانە بەرحاڵ دەست ئەنێ بەڕووی ئەم ئینسانە بریندارەی کە بردویانە بۆ ئێنە و چارە بۆ بدۆزنەوە. من نووسینی یەکێ لە ئەو کەسانەی کە لەگەڵی بووە وەختی هەڵە چوینەتە بەر ئەو خەستەخانەی نەخشین بەداد و هاوار و تومانەوە ئەمرێت وەرن فریایی بکەون بە ئاسانی پیان وتوین نا ئەم کەیسە ئەمنیەتیە و لێرە وەری ناگرین. من بیر لەو ئینساناکەم و ئەم قسەی کردووە، بیر لەو دکتۆراناکەم و کە لەو احتمالەن لەو دیوارەکەەوە زانیویانە کەیسێکی وهەیە ئەی ئینسانیەتیان چی لێ هات. ئەو خەڵکی لەو دەورە بوورە بۆ دەنگیان بەرز نەبووتەوە، بۆ ئەترازیان نەکردو. زانی چۆنە خەستەخانە و پزیشک خۆیترە و ڕۆژانە ئەنووسرێ و بیستی بوشمی پزیشک وەختە کاری تەواوکە بە قەولی معروف تاهودێک پڕکاتەوە، یا ئەوەی بە قسە ئامیانەکەی دەڵێن سوێند خواردنێکی هەیە کە گوایە حتا ئەگەر برینداری تۆ پزیشک بی لەگەڵ لەشکری چودانم وڵاتێکیش بی، ئەگەر برینداری دوژمنەکەت کەوتە دەست تۆ مەجبوری علاجی بکەی. ئینسانیەت پێت دەڵێ دەبێ علاجی بکەی، دا دوایی بخۆتە و دوژمنتەوە ئەیخەیە زیندان لەو بابەتەوە بەسێکی دیکەیە. دەنەچە منزورمەیە بڵێم ئەوەیە ئەو تراژێدیایی کە تۆ خەستەخانەت بی، تۆ پزیشک بی، نەیەک و نەدوان. با من بڵێم هەرو خەستەخانەی شۆڕشی ئەوڵ بردووانەوە، هەرم سازمانەی کە کەژاڵ کاری بۆ کردو بۆی تەوجیهەکە ئاڵێ وڵاوان هەموو کارە ئاکانیان بۆ کردین لەوێ فریانەکەوتن، بەڵام خۆیان ئەڵێن ئیسرائیلوتوانە جێگامان نییە نییە جاگەر جێگات یعنی واقع من متمەینم بچوان بەیەکێ لەو نەخۆشانەی لەسەر تەختێک لەوێنە ڕاکشاو بیان تایەوە کەسێک هاتووە تۆ لە ئاستانەی مەرگانی تۆ خەریکی چاکە بیەوە تا جێگاکەت بدا ئابە منەخۆشە ئەو ئینسانانە ئەیان کرد. ئەمانە تەوجیهاتە، ئەوانە کۆتایی داپۆشێنی ئەوانە و لە هەموو خراپتر کە چوونەتە بەر ئەم خەستەخانەی نەخشین و بنێوی کەیسی ئەمنیەتی ئاوا چاوی قونجاندووە بەسەرەوەی بنیادەمە خەریکە لەبین ئەچێ و تازە بازە خەستەخانەی دیکە هەرجاوی تەلەفۆنەکانیانی نەداوەتەوە خۆیان نووسیویانە کە گەروا بێ ئەم مەجموعەی کە دەسەدا بەدەزیەکەوە شتێکی واوەتر لە خەستەخانەکە هەیە، پەسەگوا بێ نۆرمێک حاکمە لەو منتەقە، ئەگوا بێ قانونە حاکمە، ئەگەروا بێ شتێک وتراوە بە هەموو ئەم خەستەخانانەی کە عاقبەت ئێوە ئەفرادی مسلحی ئەم سازمانانە قبول مەکەن. لێرەدایە بەرپرسیاتیەکەوێتە سەرشانی ئەو حاکمانەی ئێوێنە و دەسەڵاتی داسەپاوی یەکێتی نیشتمانی لەوێنە. دەرنەتیجا من پێما بێ تراژێدیەکە لەوەیە تۆ نمونەیەکت باس کرد. من تەجروبەیەکی زۆر مشەخص لە تەجروبەی کۆمەڵە ئەو وەختە بووین لە شەڕی کۆمەڵە و حیزب دموکراتە پێشمەرگەیەکمان بریندار بوو، بریندەکەی قورس بوو، چارەیەک نەبوو غێرەزەوەی خانەوادەکەیان بردیانەوە بۆ شاری سەقس کابێ معالجە بکرێ، حتا ئەو تەوجیهەیەک لە وتمان ببرێتەوە با لە مەرگ نەجاتی بێ معالجە بکرێ و بڵەن هاتوۆتەوە ئیتر ناچێتەوە بۆ پێشمەرگایەتی ئەوەی پیانەوە زۆر پێشمەرگە بوون تەوابیشیان ناوە سلیم بوونەوە هەرچێکە. جمهوری ئیسلامی ئەو پێشمەرگەی وەرگرت معالجەی کرد، بەڵام دوایی خستی زیندان و دوایی ئەعدامی کرد ئەڵبەتە ڕژیمی جنایەتکاری ئیسلامی، بەڵام لە پێشتا معالجەیان کرد ئەگەر پێویست بێنێەوە کەشێڵە. دەنەچانە ئەمانە کارێکیان کردووە ڕووی جمهوری ئیسلامی ئەو ڕوەڕەشەی ئەو خەریکن سپیەکەنەوە. دەنەچە من پێم وابێ وەختێک لێرەدایەمەوێ بڵێم
جاوەختە بینی لەو کۆمەڵگایەدا لە بەرابەر ئەم تراژێدیایی کە خەستەخانە و پزیشک ئاوا ببێت دەربەستی بە بەر چاویانەوە ئینسان لە بینەچێ پیان خۆش بێ پیان ناخۆش بێ شەریکن لەو قەتڵەیە ئەم ئینسانە ئەکرا بمێنێ ئەم جوانە ئەکرا بمێنێ ئەکرا زیندوو بێ جمهوری ئیسلامی قاتڵی ئەوەڵی قاتڵی دووەمەکەشی ئەو پزیشکانە ئەو خەستەخانانەی کە بە خوێنساردی تەمەشایان کردوتیان لێگەڕێ با بمرێ شەریکی ئەو تەکمیلکەم هاوڕێ شەما شەریکی ئەو قەتڵن جا کۆمەڵگایەک شاری سلێمانیش و ئەزانم ئیدەیەک ئینسانی دڵسۆز هەڵوێستیان گرتووە بەڵام بەنسبەت شارێکی نزیکی 1 ملیۆنی زۆر کەمە هەرم شارە دوو مانگ لەوە پێش ئەی بۆ مزاهرەی 1 ملیۆنیە کرد یەکە کوردستان یەکە دەرکەون لەم ماجرایەدا یەک نییە وەڵن ئەوە تا مەسلحەتەکانی دەوڵەتی ئیقلیمی کوردستان و پزیشکیەکەشی حکومەکە لەژێر فشاری جمهوری ئیسلامیدا قازانج و بەرژەوەندی جمهوری ئیسلامی بپارێزن دەرنەتیجە وەختە ئیتفاقی چی واکەوێ یعنی ئینسانیە دەخرێتە ژێر پێ ئەو شتەی ئەوەیە با من بەوە تەواویکەم قاعدەتەن لە هەچ کوێڵان گەڕەڵەن ئەوە بیمارستانێکە ئەوە خەستەخانەیەکەیە لە دەیەکەوە تا شارێک ئینسان ئەحساسی ئەمنیەت دەکات ئەحساسی ئەواکە کە فریاد ڕەسێکەیە شوێنێکەیە قەرارە فریاد ڕەز بێ تۆگەر لە ئاواییەکەتا لە شارەکەتا لە منتەقەکەدا بەڵام لێرە بینین 4-5 خەستەخانە لە شاری سلێمانی بۆک غەزاڵی مەولایی نەبوونە فریاد ڕاست بوونە یاریدەدەر بۆ ئەوەی لە بین بچێت ڕاستە بەڵام ئەزانین چۆن ڕەحمان خۆی ئەمەی کە باسی خەستەخانەکانەکەین و خەستەخانەکان ئەخینە ژێر پرسیارەوە یاخود ئەو کادرا دەرمانی وشتانی کەوا لەوێن پزیشکەکانی کە لەوێن ئەوەی کە بەرپرسە لەوێ ئەمە حقیقەتێکی تایە لەبەرچی لەبەرەوەی کە بە پێی یاسانی و دەوڵەتیەکان بە جۆرێک وایە کە هەتاکو ئەو بڕیارانەی کە دەسەڵاتێکی دیاریکراوەیدا نابێت ئەم بڕیارانە ببێتە سەرچاوەی بڕیاردانی دام و دەستگا تەندروستیەکان ئەوان دام و دەستگا تەندروستیەکان لەوە باڵاترن بەڵام ئەمە دوو لایانی هەیە لایەنیشانەوەیە کە هەندێک پیان وایە کە بەم جۆرە کە باسی خەستەخانەکان بکەن ئەیبەن تا ئەو جێگایی کە خودی خەستەخانە و تایبەتی ئەو خەستەخانەی و بە تایبەتی ئەو خەستەخانی کە گوایە خەستەخانەی عەلی باپیرەوە پەیوەندی بە ئیسلامیەکانەوە هەیە لەسەر بنەمای ئایدۆلۆژیای ئیسلامیە کە گوایە وای کردووە کە ئەم بەشداری تاوانە ڕووبدا و لێرەیە هەندێکی تریش پیان وایە کە مەسەلەکە بە جۆرێک بخەنەوە ڕوبەڕووی ئەم خەستەخانە و داوای داخستنی خەستەخانەکە بکەن حقەتەکەی ئەوەیە من هەندێک لەو هاوڕیانی کە لە کوردستان قسەیان کردبوو ئەوانە زۆر بە دروستی ئاماژەیان بۆ کرد ئەم بڕیاری خەستەخانە کە ئەگەر چیە گەڕێمەوە ئەڵێبی تەنانەت ئەگەر بەم جۆرەی کە ئەم خەستەخانەیە بڕیاری داوە لەسەر بنەمای ئەو بڕیارەش بکە دەسەڵات داوێتی دووبارە لە بەرپرسیارەتیان کەم ناکاتەوە ئەوان لایەزال بەشداری ئەو تاوانن بەشداری ڕاستە و خۆی ئەو تاوانن یعنی مختێوە خۆکی کەسێکی ئاسایش دێ لە سەرجادا فیشەگەنێ بە خەڵکی خۆ پیشان دەرەوە خۆناڵ ئەخر من ئەمر پێکراوە چی بکەمیترەوە ئەو بەشدارێت ئەوش تاوانکارەوەکەوەی کە ئەمرەکەی پێداوە لەبەرەوەم خەستەخانەیە بیێنێ لە چوارچێ و تاوانە دەرناچێ بەڵام باسەکەوەی ئەم تاوانە قوڵتر و گەورەتر و هەمەلایەنەترە لەوەی کەوا لە خەستەخانەیە خولاسی بکەیتەوە لێرێ لە پشتیەوە دەسەڵاتێک وەستاوە و ئەوانەی کە بیانوێ و نیانوێ مەبەستیان بیان مەبەستیان نەبێ باسەکە لە باسێکی پزیشکی و دام و دەستگای تەندروستی ئەوانەیە قەتیسەکەن و ناوێرن یا نایەنەوێت یا مەسلحەتیان نیە بەژەوەندیان نییە بچنە سەرەوەی کە قسە لەسەر ئەو هاوکاری و ئەو پێکەوە کاریە بکەن ئەو نۆکەرایەتیە بکەن کە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی بافڵ تاڵەبانی و خێزانی تاڵەبانی بۆ جمهوری ئیسلامی ئێران هەیەە کە کارێکی کردووە پاسدار لە ناو شاری سلێمانیە دەسەڵاتی و نفوزی زۆر زیاترە لەوەیەوە لە سنەیە هەیەی و ئەو شتانەی کە لە ناو شاری سلێمانیە پاسدار پێیەکرێ ممکنە لە شاری سنەیە زۆر بە زەحمەت بۆی بکرێ ئەوانەی کە پەردەپۆشی ئەماکەنوانە بیانەوێ نیانەوێ ئۆپۆرتونیستن و بەشێکن لەم تاوانە کە لەلایەن ئەم دەسەڵاتەوە بەڕێواچێ ئاساییە و ئەکرێ لە سۆشیال میدیاکانی خۆیانەوە بنووسن و بڵێن کە ئێمە ناوێرین ناتوانین
و بۆمان ناکرێت و ئەمنیەتمانەکەوێتە ژێرخەتەرەوە هەڕەشەمان لەسرە بیرتانەکە ئێمە بۆ ژنژیان ئازادی لە سەهۆڵەکە خۆ پیشاندارمان کرد چیان بەسەرهێنان هەموو ئەمانە ئەتوانن بڵێن بەڵام باسەکە بێن لەسەر ئەوە دووبارە ئیسلامی سیاسی نیشانی دایەوە نەبابە ئیسلامی سیاسی نییە ئەم دیزە بە دەرخۆنەیە مەکەن ئەم فێڵە لە خەڵک مەکەن ئەمە دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە جا ئێستا تەلەڤیزیۆنەکانی پارتیش ئەماڵێنەوەوانە جاستبانی تەلەڤیزیۆنی پارتی وتی یەک زای دەنێکە کاتە دوو بڵێم نەخێرە کاتە سێ لە دژی ماتماتیک بم ئەمە حقیقەتێکە ئەمە لە شاری سلێمانیە دامون دەستگای باخڵ تاڵەبانی یەکێتی نیشتیمانی کوردستان نۆکەری ڕاستەخۆی جمهوری ئیسلامی ئێران و بە ئەمر و بە تەوجیهاتی جمهوری ئیسلامی ئێران ئەڕۆن بەڕێوە ئەمانەی کە هاتوون سەرباری ئەوەی مەقەڕەکانیان چۆ کرد سەرباری ئەوەی چەکیاندانە سەرباری ئەوەی نانویست و هەتا ئێستا تەقەیەکیان نەکرد و پیشەشیان نەناوە بە جمهوری ئیسلامی و بەڵام سەرباری ئەوە خوێنیان حەڵال کراوە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانی شۆ خوێنان حەڵال کراوە و ئەمانە بە جۆرە لە جۆرەکان بوون بەبار بەسەر دام و دەستگای ئێستا یەکێتیەوە ژینە زۆر دوور نەبوو تەسلیمیشانکەنەوە ممکنە لە ڕویان نەیە لەبەر ڕای گشتی نێودەوڵەتی ئەو کارە بکەنەوەوانە ژنا ممکنە بەیان و دووبانی دەستگیران کەن و هەمویان تەحویلی جمهوری ئیسلامی ئێران بدەنەوە ئەم کاریان لە دەست و پیانەکرێت لەبەر نیشانیان داوەکە تا چ ڕادێک ئەتوانن لە هاوکاریکردن لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران بچنە پێشەوە با ئەوە بڵم وەختێک نەیەک خەستەخانە چەند خەستەخانە بە جۆرێک ئەم بریندارەی کە احتیاجی بە معالجە بووە لە کۆڵ خۆیانەکەنەوە لەو خەستەخانەی شۆڕشی کە گوایە کاری سەرەتایی کردووە بەڵام لە کۆڵ خۆی کردوێتەوە هەموو کەزەوازانێ دوایەوە ئەوانەی کە جوابی تەلەفۆن نادەنەوە یەک دوویەکیان بووە تا ئەمەی نەخشینیش کە ڕسمەن ئەعلامی کردووە ئەمە کەیسی ئەمنیە و ئێمە ناتوانین قبوڵی بکەین وەختێ تۆ پەیوەندێکە بینی عاقبەت لە بینی هەموو ئەم خەستەخانانە بۆی ئەم بریندارە کە پێشمەرگەش بووە وەری نەگرن منش پێم وا بێتتر قەزیەکە واوەترە لەوەی ئەم یا ئەو خەستەخانە و هەر فەرزکەین کەم تەرخەمی نائینسانیگەری ئەم یا ئەو خەستەخانەیان بێ معنایەوەیە شتەیەکی عمومیتر ئەمەلەکە ئەویش لەلایەن ئەو دەسەڵاتی ئەوێکە تۆ باست کرد بنێوی دەسەڵاتی ئیقلیمی کوردستان و لە زۆنی سەوز لەلایەن یەکێتی نیشتمانیەوە بەڕێچێ لە زۆنی زەردی لە بەلایەن پارتیەوە بەڕێچێ ئەگەرم ڕووداوە لە هەولێریش ڕووی بدایە ئەڵام من و تۆ ڕوومانە کردە ئەو دەسەڵاتی لە هەولێر ئەم کارەی کردووە دەنچە منیش پێم وابێ پشتی پەردە یا بنووسراو یا نەنووسراو عاقبەت شتێک ئەمەلەکە و هەموو کەس تۆ باست کرد من زیاتر لەسەرەوە ناڕۆم معلومە دەستورەکانی جمهوری ئیسلامی ئەمەلەکەن لێرەوە ئەوە بەڕێواچێ جابۆیەکانێ ئەوان بەپرسن ئەو خانەدانی تاڵەبانی لە پاڤڵ و قوبادیەوە مەسەن لە پرسیارمەوە ئەسەن کاردانەوەیان بووە ئەسەن نووسینێکیان بووە لە جیرە دیکەیانە ئەحساسی هاودەردێکیان کردووە معلومە نیان کردووە هەرستا بیستم مانعی ئەوە بن مەراسمی بۆ بگیرێ لە شاری سولەیمانیە مانعی ئەوە بن مەراسمی بۆ بگیرێ ئەمە بەشێکی تاوانەکەیە و جێگای مەحکومیەتە و جێگای ناڕەزایەتی دەربڕین و ئێعترازە و ئەم بەرپرسانەی ئێوێنە ئەبێ پاسۆگۆ بن بەڵام ئەمە پەردەپۆشی بەشی تەندروستیش ناکە ئەو بەشی تەندروستی و دکتورانش کە من قسەوباسی تەلەفۆنی اتفاقاً بەرپرسی بەشی تەندروستیم دی تی ئەمە هیچ قانونێک و هیچ شتێکمان سادر نەکردەوە بۆ خەستەخانەکان کە نەخۆش وەرنەگرن یا بریندار وەرنەگرن بەڵام ئەگەر ئەوەشیان نەکردبێ لە هەر کوێیەک لە موسسەیەکە کاری ئاوە خەتای ئاوا گەورە ڕووەدا باڵاترین بەرپرسی ئەو موسسەیە لێرە لە وڵاتانی ئوروپایی بووە بە نۆرمە بە ئیستخالە بکە ئەبێ بچێتە کەنار دەنەچە ناتەواویەکی وا گەورە ناتەواویە کە کایەی کردووە بە ژیانی ئینسانێکی گەنج لەو کۆمەلگایەدا و من لە ئاخردا تەکی دەکەم هەیە ڕەنگە لەگەڵ ئەوەی تۆ کەمێک جیاوازی بێ ئەلاڕەغمی هەموو قسانە دروستە بەرپرسانی ئەوێنە و یەکێتی نیشتمانی بەشی تەندروستی بەڵام ئەو نەخۆشخانە مشەخەسە نەخشینیش ئەوە
بەنظرم لە تاوانەکە بەخشین درستە بەخشین لە تاوانەکەدا شەریکن ئەوانیش بە کۆنکرێتیە بێ جوابی خۆیان دۆ جایا ئیدۆلۆژی و سیاستیان دەخاڵت داوە یا قانونیان دەخاڵت داوە یا هەرەوە چیان کردووە جێگای لێکۆڵینەوەیە جێگای لێپرسینەوەیە و ئەبێ ئەو کاریان لەگەڵ بکرێت بەرحاڵ هەرچیە بێ واقعاً تراژیدیایەکی گەورە لەلایەن هەموو ئەم ڕەهەندانی کە باسمان کردو دەستیان داوە بە دەست یەکەوە کە باعث بوون ئینسانێکە ئەیتوانی ئەمڕۆ لە نێو ئێمەدا بێ و بژی ئەمڕۆ لە ژیاندا نەمابێ بە تایبەت وەختێ بزانی بڵێن خەستەخانەی قرار بوو نەجاتی بدا نەخێر نەجاتی نەدا و کۆمەچی کردبەوەی لەبین بچ دقیقا ئەمە ڕاستە من هەورە ڕەحمان تاکیدەکەی من لەسەر ئەوەیە کە ئەو خەستەخانەیە بە هەر جۆرێک کە بێ لێ پرسیینەوەی لێ بکرێ ئەبێ ئەوانەی کە بەرپرسن لەوێ حتمما بوو بڕووی دادگا بکرێنەوە کارێکیان کردووە کە لەگەڵ پێودانگەکانی کاری تەندروستیان نایەتەوە مەنزەر مەگەر نیقابەیەک هەیە گەر سندیکایەکەوە سندیکای پزیشکان ئەوە بێ لە پێش هەموو کەسێکەوە لەم بابەتە بپێچێتەوە ممکنە ینی کارتی پزیشکی لەم پزیشکانە بسێنێتەوە ئەمانە ناتوانن پزیشکە گوێنکە بەپێی بڕیارەکان یاوەشی پێڵێن سوێندی ئەبی قۆرە نانەشتێکی ئاوایان هەیە کە سوێندێکی دیاریکراوە خۆنوانە بە پێ ئەمە سوێندە کاریان نەکردو ئەمە بەجێگی خۆی بەڵام باسەکە بە بڕای من قەتیسکردنەوەی لەوەیە لایەنێکی تری ئەم مەسایلانە کە لەم ڕۆژانەیە لە سوۆشیال میدیا ئینکرا لە خۆڕا خەڵکانێک هاتوون کەوتونەتە شارچێتی نابێ ئاوا پەلاماری شاری سلێمانی بدرێ شاری سلێمانی خەڵکەکەی ئاوایە و شاری سلێمانی ئاوایە وەک ئەوەی کە باسەکە باسی شار بێت و کام شار تاوانبارە و کام شار ئەم کردەوەی ئەم پێشهاتەی هێناوەتە پێشەوە یاخود ئەم ڕووداوەی تیا ڕووداوە ئەو بە پرسیارەتی من نازانم ئەمە لەکوێە و لە چ جێگایەکە ئەمە باس کراوە بەڵام حقەتەکەی ئەوەیە بە جۆرە لە جۆرەکان هەستەکەی تێوە پێچانی ئەم مۆزوع لە شارچێتیەوە گوایە هجوومێکی ناڕەوا ئەکرێتە سەر شاری سلێمانی و نابێ قوبول بکرێتەوە بە ڕاستنیەوە ئەوانە بە جۆرێک ئەوانەی کە ئەوانکەن لێ مۆزوعەکە بگۆڕن یاخود عینوانی غەڵەت بن بۆی کە مەسەلەکە بە لاڕێیەکی ترابەرن ئەمە لایەنێکی تری ئەوەیە کە خەڵکانێک هاتوونەتە پێشەوە پێیان ناخۆشە کە تۆ بڵێ کوردایەتی نیشانیدا کە یەک نییە ناقزیەکە کوردایەتی نیشانیدا کە وەڵێک گەری کوردیەکە یەکە لێرەیە معلوم بوو کە ئەمە ئەو کاتەیەکە کە جمهوری ئیسلامی ئێران نەتوانێت ڕێگەت پێ بداتەوە خۆ پیشاندان بکەی لە ناو شاری سلێمانی ئەگەر نا نەک لە شوێنی خۆیانە نەک لە وڵاتی خۆیانە لە ناو وڵاتەکەی تۆیە میوانەکانی تۆ بە فرۆکە و بە درۆنی جمهوری ئیسلامی ئێران بە موشەکی جمهوری ئیسلامی ئێران گیانیان لێ ئەسێنرێتەوە لە حاڵێکا بێچەکن لە حاڵێکا چەکیان بەدەستەوە نییە بەڵام لەگەڵەوەشە زۆر ئاسان ئەم مەسلەیە تێپەڕێەوە ناڕەزایەتێک نبینی یا ناڕەزایەکەی بینی لە ئاستێکی زۆر بەرتەسکایە لە ئاستێکی زۆر دیاریکراوایە ژمارەی ئەوانەی کە چووبوون بۆ سەر قەبرانوانە لە پنجەی دەست تێناپەڕیان بڵێ من لە شوێنێکە لە داخەوتم 5 کەس بوون بەڵام بە حقەتەکەیەوە بڵێ 5 کەس بوو 50 کەس بوون چی لە چیە گۆڕێ ینی تۆ تاوانێکی لەم جۆرە ئەنجام درراوە ڕووداوێکی لەم بابەتە دڵتەزیێن هاتۆتە پێشەوە هەموو سۆشیال میدیای بە خۆیەوە سەرقاڵ کردووە بەڵام لەگەڵ ئەوەیە کە ئەبینی چەندێک چوونەتە سەر گۆڕی ئەم کەسەوە لە شاردنەوە و لە بە گۆرسپاردنیا بەشدار بوون و ئەوانە ژمارەیەکی زۆر کەمە بینی لە دوای ئەوەش ئەمڕۆ تێپەڕی و ڕۆشت و هیچ دەنگێکمان نەبیست ئێمە ناڕەزایەتێکمان لە شوێنێکان نەبیست خۆپیشاندانێکمان لە جێگەیەکان نەبینی بە جۆرێک بێدەنگێکی زۆر سیر لە کوردستانە باڵی کێشاوە بەسەر شاری سلێمانیە و ئەمە نیشانێدا کە ئەو شتی کە ئەوترا گەلی کوردیەکە وان نییە گەلی کوردیەک نییە دوو بەشە گەلی کورد بەشێکی ستەملێکەر و ستەمکار و زاڵم و سەرمایەدار و
دەوڵەمەند و بۆژوازی شارەکە هەموو سەربەتە سامانێکیان بەدەستەوە گرتو بە شەکەی تریشی بەشێکی بێدەسەڵات و بندەستە. ئەمە حەقیقەتی گەلی کوردە. گەلی کوردیەکە یەک نییە، معلوم بوو کە یەک نییە، معلوم بوو کە ئاوا بەسەرتانە تێپەڕێ و ئەم ڕووداوە ڕووەدا ئەوانە ئێمە کاردانوێک نابینی. و ئەم مەسەلەیە زۆر بە ڕوونیە بێ باس بکرێت. ئەمەی کە لە ماوەکانی ڕابردووە ناسیۆنالیزمی کورد پێی وابوو گەیشتۆ بە کەشکەلانی فەلەق و بە جۆرێک باڵی بەسەر هەموو کوردستانە کێشاوە و فەرهەنگی خۆی زاڵ کردووە. معلومە بێت لە بەسیترین ئیمتیحانە بە 1000 سفری چاوزەقەوە هاتە دەرەوە و کەوت ساقیت بوو و نەیتوانی نوێنەرایەتی ئەو بکە خۆی ئیدعایەکە. بەڵێ یەکەم هاوڕە شماڵ تەسویرەکەی تۆ نەماوە، هیوادارم بێت. من بە ئەوە بڵم باسەکە چۆ سەر ماهیەت و ڕواڵەتی کوردایەتی و ئەو بزوتنەوەی کە پیان وایە هەمووی یەکە و هاو مەسلحەتە. بە تاریخی نزیک بە 80 ساڵەی دەرکەوتووە یەک نییە. جارێ هەر ئێستا هەر لەم کەیسە مشەخەسەدا بچی یەخەی خانەدانی تاڵەبانی و کوڕەکانی و یەکێتی نیشتمانی بگری ئەڵە کاکیجان منفعەتی ئیقلیمەکەمان، منفعەتی دەوڵەتەکەمان ئەوە ئەخوازێ ئێمە لەگەڵ جمهوری ئیسلامی لە پەیوەندیا بین و ئەگەر لە پەیوەندیا بین چونکی مەرزمان هەیە و ئاڵوگۆڕی توجارەتمان هەیە و هەموو ئەو مەسلحەتانی کە باسیەکەن بە قەولی خۆیان قازانج و نێوێنن قازانج و بەرژەوەندی ملیەکەمان، قازانج و بەرژەوەندی ئیتفاقەن هەرە و گەلی کوردەکەمان ئەوە ئەخوازێ ئێمە بێدەنگ بین، ئێمە زۆر شتی لە قبولکەین. ئەوان ئەگەر ئێمە ئەوە نەکەین بەرحاڵ کارەساتی دیکەی لێ قومێتەوە، ڕەنگە دەرەجەیەک لە واقعیت لە قسەکەیانە بێ. ئەوە نیشانەدا ئەوەی نێوێنن قازانج و بەرژەوەندی نەتەوەیی ملی ڕەبتی بە ژیان و گوزەرانی کۆمەڵانی بەرینی خەڵکی حتا شاری سلەیمانی و هەولێر و کوردستانەوە نییە. قازانج و بەرژەوەندی ئەو چینەی دەسەڵاتدارە، ئەو حزبەی دەسەڵاتدارە، ئەو ئەلیتەی دەسەڵاتدارە نەکرد لە کوردستان، لە هەموو دنیا، لە فەرانسەش کاڵەن قازانج و بەرژەوەندی نەتەوەیەکەمان، یعنی قازانج و بەرژەوەندی چینی دەسەڵاتدار، چینی دەسەڵاتداریش لە دنیای ئەمڕۆدا لە هەموو جێ چینی سەرمایهداری چاوچنۆکی ستەمگەرە کە تۆ ئیشارەت پێکرد. بۆیەکانە عینەن قازانج و بەرژەوەندی شارۆمەندی خەڵکی سلێمانی بە نزیک 1 ملیۆن کەس لەوەدای عاقبەت خەستەخانەکانی ئیمکاناتەکەی لە خدمەت ژیانی کۆمەلگا و هەر میوانێکیش کە لەوەیە، هەر کەسێکیش کە لەوەیە، ئەو بەشێک لەو ئینسانانەی کە ڕۆشنبیر و ئینسانی هەخواز بوون و جا 50 کەس بوون، 100 کەس بوون، چوونە سەر گۆڕی هەرم غەزاڵ، عاقبەت بەشێکن لەو کۆمەلگایە عاقبەت دڵیان هەر بۆم ئینسانانەی کە لەوێنە پەنابەرن هەن هاتوون بەرحاڵ لەگەڵان هاوچارە نووسی بکەن. بەڵام بەشی دەسەڵاتدارەکە کە یەکێتی نیشتمانی کوردستان بێ و لەولاوە پارتی بێ و دەسەڵات بێ، قازانج و بەرژەوەندی ئەوان لەوەدایە ئەم بێڕەحمیانە ببینن، ئەم ئینسانیەت بکەوێتە ژێرپێ ببینن، مەگەر زندانی سیاسیان نەبرد لە مەرزەکە تەحویلیان داوە، نێوی مستەفا ناوێک بوو، هەر چەند ساڵ لەوە پێش بردیانەوە لە شاری سەقز، هەر چەند ڕۆژ دواترەکەی ئیعدام کرا. لە تاریخی هەرم بزوتنەوەی کوردایەتی کوردستانی عێراق لە شۆڕشی ئەیلولەکەیانەوە و تا گوڵان و تا شۆڕشی نوێەکەیان بەدەیان کەس هەم لە نێو خۆیان هەم لە دەرەوە لە نێو معارزە یا ئەفرادی ئۆپۆزیسیۆنی کوردستانی ئێران یا کوردستانی تورکیەوانە بەدەستی خودی سەرکردەکانی هەرم شۆڕشی ئەیلول و گوڵان و شۆڕشی نوێ لە بین نەچوون. ئەی خۆمەشورە دکتور شوانی یەکێ لە چێرەکانی معارزەی کوردستانی تورکیە بەدەستی ماڵی بارزانی لە بین چوو، سلەیمانی معینی و هاوڕەکانی بەدەستی هەر سەرکردەکانی شۆڕشی ئەیلول لە بین چوون و هەروەها
وزۆر کەسی دیکەش ئەمەش تاریخەکەیانە دەرنەتیجە اتفاقا من قسەیەکم لەگەڵ خودی ئەو ڕۆشنبیرانەی کە ئەم ڕۆژانە جورئەتیان بە خۆیاندا دوێنێ بوو پێرێ بوو چوونە سەر قەبری غەزاڵ و قسەشیان کرد بەڵام بەردی کوردایەتیان لە سنگیاندا کە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی ئێران ئەمە بە حسابی بزوتنەوەکەی ئێمە و کوردایەتی و ناسیۆنالیزم دەرمێنن ئێمە هەموو یەکی نەبێ پیان بڵین دۆستان کارە باشتان کرد نەتانێژەم ئینسانە و کەسانی دەوروبەری بەتەنیا بکەون بەڵام پەردەپۆشی ماهیەتی گەندەڵی کوردایەتی مەکەن ئەوەی ئەیبینن ئەمە عینی حاصلی دەسەڵاتی کوردایەتیە دەسەڵاتی ناسیۆنالیزمە بەڕاستی دەسەڵاتی ناسیۆنالیزم نەکرد لە کوردستانی عێراقا لە وڵاتانی دیکەش ئەوە ناسیۆنالیزمی تورکیا کە زاڵمە لە حاکمە لە تورکیا ئەیبینین زۆڵم و زۆرەکەی حتا بۆ سەر خەڵکی تورک زمانی ئەو وڵاتە لە هەموو وڵاتانی دیکەیش کە ئەیبینن ئەم قازانج و بەرژەوەندی ملیە پەردەیەکی خۆرافیە کە بنظرم یەکێ لە دەرسەکانی ئەم ڕووداوە ئەوە نیشانەدا ئەگەر جوانانێک لە کوردستانی ئێران لە کوردستانی عێراق عشقیان بۆ ئازادی هەیە عشقیان بۆ سەربەستی هەیە عشقیان بۆ ڕزگاربوون هەیە عشقیان بۆەیە حتا ئەو جوغرافیایی تیان و نێوی کوردستانی عێراق یا ئێرانە ژێر چەپۆکە نەبێ ژێر چەپۆکەی دەسەڵاتێکی ستەمگەری مرکزی نەبێ ئەبێ بزانن بەڕاستی ڕێگاکەی لە تەریقی بزوتنەوەی کوردایەتیە کە قازانج و مەسلحەتەکانی گرەی خواردووە یا بە زلهێزەکانەوە یا بە دەوڵەتانی منتەقەوە بۆەوە گرێ نەدەن مەگەر هەرم حزبانە لەگەڵ یەک کەم بەشەڕاتن ئەوە نیە هەر لەسەر تەعینی سەرۆک کۆمار لە عێراقا یەگنین لەکوێ هەموو هەر لە نێو خانەوادەی بورژوازی کورد و لە نێو بنەماڵەی کوردایەتی لە کوردستانی عێراق ئەوە شەڕی یەکێتی و پارتی لەسەر پۆستەکان بە قیمەتی داسەپاندنی شەرایەتی ناهەموارتر بۆ سەر ژیانی خەڵک نییە بەنەزەرم لەم ڕووداوی غەزاڵیشدا جارێکی دیکە ڕواڵەتی کۆنەپەرستانە و دواکەوتوانە و نائینسانی ناسیۆنالیزمی کورد و کوردایەتی ئەبینین قانونەکانی ناسیۆنالیزمی کورد بەسەر خەستەخانەکانی سلەیمانیە حاکمە بۆیەکانێ غەزاڵ ناتوانێت لاسکن با من نمونەیەک بێنمەوە بەش بە حاڵی خۆم جزئی افتخاراتمە جزئی ئەندامی هێزی پێشمەرگەی کۆمەڵەی ئەو وەختە کۆمۆنیستی کوردستانی ئێران بووم بۆ 2 ساڵ شاری بۆکانمان مەدەستەوە بوو خەستەخانەکەی ئێمەی کۆمەڵە ئیدارەمانە کرد ئەو خەستەخانەیە بوو بۆ جێگای ئەوەی لە شارەکانی دیکەی کوردستانیشەوە حتا لە میاندوا و کە شاری تورگنشین و ئەولاترەوە تا خودی شاری بکات خەڵک بێن و ئەحساسی ئاسایش و ئەمنیەت و چاکبوونەوەی تیاکەین بەستە بەوەیە لە خەستەخانەوە گرتوێتی تا ئیداری شار کام هێز کام دەسەڵات کام قانون کام بڕیار بەڕێوەچێ ئەگەر بەدەست هێزی ئازادی خواز و بەرابەری خواز و سۆسیالیستەوە بێ زۆرەتر ئەمەلەکرێ ئەگەر بەدەست هێزی کۆنەپەرستی دواکەوتووی وەکو یەکێتی و پارتیەوە بێ بە پێی مەسلحەتەکانیان لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر ئیتر خەستەخانەش ئەبێتە قەتڵگا ئەڵان خەستەخانەی نەخشین و خەستەکانە ئەوە لەم مەوردە مشەخەسە من نامەوێت زۆر گەورەی بکەمەوە لەم مەوردە مشەخەسە شەریکی قەتڵی غەزاڵ مەولایین و لە تاریخیانە سەبت بووە زۆر باشە دەست خۆش بن دیارە بەشێکی کەمێکی بەرنامەکەمان ماوە هاوڕ ڕەحمان چارەشێکمان ماوە بێ بچینە سەر تۆ پێ خۆش بوو لە سەبات بە هەڵوێستی کۆمونیستەکانش قسێ بکەیت وازانم کە جێگایەتی کە لەم بابەتەوە ئەو پەردەی تریان تراژیدیایە هەڵبەینەوە بەڕاستی لەم پەردەیەش باس بکەین کە هەڵوێستی کۆمونیستەکان چی بوو بەڵام بەرلەوە من پێم خۆشە ئاماژە بەڕاستیەک بەم ئەویژەوەیە کەرتی تەندروستی لە شاری سلێمانیەوە لە سەراسەری کوردستانە لەو ڕۆژەوە کە ئەو دۆخە کە لە کوردستان هاتۆتە پێشەوە دەسەڵات کەوتۆتە دەست ئەم ئەحزابەی حاکمەوە لە کوردستانە و شێوازێک و ئابوووریەکی بەرەڵاو و بێسنوور و بڵێن ئازادیان بە حسابی خوان بازاڕی ئازادیان هێناوەتە پێشەوە تەندروستی بۆ بە کاڵایە کڕین و فرۆشتنی پێوەکری ینی بەشێک لەم تراژیدیایش ئەم ڕاستیەیە کە
من پێ نامەوێت وەختی زۆر پێوە کوژم چونکە قسەی زۆر لەسەر کراوە لە زۆر لایەنەوە بەڵام وا ئەزانم ئەمە بەلەوەش بەدەر نییە یعنی ئەگەر ئەم ئیمکاناتە تەندروستیانە فراهەم بواە لە هەموو جێگایەک هەبواە ئەوانە و بەدەست دەسەڵاتێکەوە بواە کە لە ڕاستیە ئینسان بۆی مەسلەی ئەسڵیە و مەسلەی میحوەریە نەک قازانج کۆکردنەوە و قازانج پەرستی و ئەوانە حتممە بەرخورد لەگەڵ ئەم کەیسەی غەزالە جۆرێکی ترە بوو بچینە سەر ئەوەستی کۆمونیستەکان هاوڕە ڕەحمان پێم خۆشە ئەزانم تۆ لە بابەتەوە داتووە لەلایەن هاوڕێیانەوە پێم خۆشە قسەیان لەسەر بکەین هەندێک کۆمنتیان گەرچی فەرموو حتممە ئەوانی ژەگەڕەڵی دایبرین بۆ بەشی من چەند دقەیەک لەم بابەتەوە قساکەم دوو محور هەیە بە ئەگوا بێ من قسەی خۆمی تیاکەم ویتە نۆبەکە بۆ تۆ ئەو کامنتانش جواب بدەینە یەکیانەوەیە ئەم ڕووداوە کە لە شاری سولێمانی ڕوویداوە لە شاری سولێمانیەوە کە ئەوە هاوڕێیانی کۆمونیست و جەریان و ئەحزابی کۆمونیست و سازمانی کۆمونیستی لێیە من نامەوێت نێوی مشخص بەرم تا ئێمەی کۆمونیستەکانی کە مربوطین بەو کۆمەلگایە بە کۆمەلگای ئێران کوردستانی عێراق ڕانەوە 72 ساعتە ئەم ڕووداوە بە بەرجەستەکی بەوجوداتوە تا ئەو جگایی من ئاگادارم ڕەنگە من لە بەعزە شتێک ئاگادار نەبم بەڵام تا ئەو جێی من ئاگادارم ڕاستەکەی ڕۆڵی ئێمەی کۆمونیستەکان لە حزبەکەی خۆمەوە گرتوێتی لە کۆمیتەی کوردستانی حزبەکەی خۆمانەوە گرتوێتی تا بەقێ ڕاگەاندنماندا و تەبلیغمان کردو و لە شەبەکەی ئیجتیماعی قسەم کردو ئەمە پێویستە بەڵام ئەمە کافی نییە من بۆ معنایە هاوڕێ ڕەحمامەد هەر ئەوەش بڵێم ڕاگەاندنی کۆمیتەی کوردستانی ئێمە باسی ڕووداوەکە کە جمهوری ئیسلامی ئێران تاوانبارەکە ئەسڵ قسەیەک لەسەر ئەو ڕاگەاندنە وەختە دەرچوو ئێستا کوونێ قەزیەی خەستەخانەکان بڵاو نەبووە من لە جریانی ئەوەدا هەم هیوادارم و لە درێژەشدا قەرار بوو ڕاگەاندنی جیاواز لەسەر ئەم کارە دژە ئینسانیەی خەستەخانەکانیش بکرێ ئەوە لەو بابەتەوە من قسەکەمەوەیە بڵێم بەش بە حاڵی خۆم ڕەخنەگرم بەرابەر بە ڕۆڵ و نەقشی کۆمونیستەکان لە کوردستانی عێراق و ئێرانەوە بگرە ئەجملە بە حزبی ئێمەشەوە کە جزوێتی تا لە ئوروپا لە 40 ساعتی گذەشتا خۆت شاهدی ئەوەی کاناڵ و جێگاهەیەک بێ پێشنهاداتێکم بووە مەترەحم کردووە بەڵام باوجودێەوە ئەوە هیچ لەوە کەم ناکاتەوە ڕەخنەمان لەسرە ئەوژۆیە من پێم وابوو ڕاستە غەزاڵ مەولایی تازە گیانی لەدەستداوە نەماوە هەر کەمپین و هەر کارێکیش بکەی ئەو زیندوو نابێتەوە بەڵام مهمەوەیە لەم ماجرایەدا ئینسانیەت خراژێر پێ ئینسانیەت بە تەواوەتی ڕاستەکەی وەختێ من لە شارێکی گەورەی وەک شاری سولەیمانیە بینم بریندارێکی احتیاج بە نەجات بەخشەیە ئەچێتە شوێنی نەجات دەهەندەکە کە خەستەخانەیە و دەستی پێوانێن وە کۆمەلگاکە هەڵ ناگەڕێتەوە و ئاعتراز ناکاڵم ئینسانیەت لەژێر پێنراوە ئینسانیەت مردووە و لەو کۆمەلگایی ئەوێ و تا ئێمە لە ئوروپا عاقبەت کۆمونیستەکان و سوسیالیستەکان حزوری هەیە بۆ دەنگی ئاعترازی ئێمە زۆر گەورە نییە بۆ لە پێشەوەی بەڕێخستنی کەمپین و ئاعترازاتێکی جدی لانی کەم بۆ دەرزوەرگرتن بۆ ژیاندنەوەی ئینسانیەت بۆ پەرپاکردنەوەی ئینسانیەت ببێت بە دەرسێک کارێک جارێکی دیکە لە هیچ کوێی کوردستانی ئێران لە عێراق لە چودانم لە منتەقە خەستەخانەکان دەرسێک وەربگرن نەوێرن ئیتر ئاوا بە خوێن سەردی لێگەڕێن ئینسانێک خوێن لەبەری بڕوا و ژیانی تێکچێت جا لەم بابەتەوە من پێما بێ کۆمۆنیستەکان ئەلعانە بینم لە 24 ساعتی گوزەشتا هەڵسوورا و فعالی چەپ سۆسیالیست ئازادی خواست لە ڕێکخراوەکانی ژنان با نێو نەبم نێوی یەکێک بەرم و نێوی یەکێک نەبم دوای ئەگلەی بکە کارهایەک دەستی پێکردو و خۆشت لە جەریان دەی بەڵام بەشێکیەوەی ئەو کۆمەلگایە بە ئەندازەی کافی ئاعتراز ناکە و لە ئاستی نێونەتەوەیش بە ئەنداسی کافی ئێشتاکوونێ کەمپینی ئاعترازی واوەڕێنە کەوتووە ببێت بە فشار لەسەر ئەو دەسەڵاتی ئەقلیمی کوردستان و زۆنی سەوزەکەی و یەکێتی نیشتمانی و بەشی تەندروستەکەی و نەخۆشخانەی بەخشینیش بەحاڵ بەشێک کەمکاری ڕەوتی کۆمۆنیست و چەپ و سۆسیالیستە
من پێم وایە هەر لێرە لە ئەوروپا ئەبوایە کەمپەینای ئەترازی گەورە ساز بکرێ، ئەبوایە بە پزیشکانی بێمەرز مراجعە بکرێ و ئەم کەیسیان لەگەڵ باس بکرێ و داوای پشتیوانیان لێ بکرێ، داوای بەرزکردنەوەی دەنگی ئەترازی بکرێ، ئەکرا بە سەلیبی سوور یا سەلیبی ئەحمەر هەرچێکی ئێوە پێڵەن مراجعە بکرێ، ئەکرا بێ زۆر نەهادی خێرخواز و مدافعی حقوق ئینسانی دیکە و ئەمنستی و ئەوانە مراجعە بکرێ، ئەلبەتە ئەڵعانی 3-4 ڕۆژێ لێ گوزەراوە ئەکرێ درێژەکەیە ئەو کارە بکرێ. من پێم وابێ لەم بابەتەوە من بەشێک وەختەیە بینی ئاوا بە ئاشکرا لە شارێکە ئینسانیەت پێشێ لەکرێ، وایە کۆمونیستەکان لە ناوەی کوردستانی عێراق و لە دەرەوەش بەرحاڵ هەمومان لێرەدا کەس نابوێرم بڵم ئەم چاکتری کرد ئەو خراپتر، هەموو عاقبەت پەرچەمداری حرەکەتێکی ئیعترازی بەکردەوەی بووە لە منە پرسی شۆڕای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی کوردستانی ئێران کە بۆ خۆم ئەندامم تای ئەیتوانی کاری گەورە بکە، حزبەکەی ئێمە و حزبەکانی دیکەی چەپ و کۆمونیست ئەکراکاری سازمانە کۆمونیستەکانی کوردستانی عێراق کە گویان لە دەنگما ئێستاش نەچۆ بچێ بە قەولی تۆ ئەتوانێت کاری جدیتری بەکردەوەی بکرێ، هەر فەقەت ڕاگەیاندن دەرکردن، هەر فەقەت هەڵوێز دەربڕین بۆش ڕووداوی وە ئەگەر باشیش بێ کافی نییە ناتەواوە. لەو باوتەوە بەش بە حاڵی خۆم ڕخنەگرم و پێشم وایە جێگای بەش بە حاڵی خۆم بووم جێ ناڕەحەتی بووە. با من قسەیەکی ئاخریشم ماوە ئەگە ئیجازە بدەیجا دوایی نۆبەکە بۆ تۆ. ئەویژەوەیە غەزاڵ کە بەم شێوە دەردناکە گیانی لە دەستدا لە عین حاڵە لە سازمانێکا کاری کرد، لە جزوی بزوتنەوەیەک بوو، بزوتنەوەی کوردایەتی بەداخەوە، جزوی سازمانێک بوو بە نێوی سازمانی زەحمەتکێشانی کوردستان کە بە ناحەق نێوی کۆمەڵی لەسەر خۆی داناوە و عدەیەک ناڕەحەت بوون ئەترازیان کردو لەوەی کە گویا بۆ پۆیان ناوترێت کۆمەڵی زەحمەتکێشان، ئەوانە بە ناحەق نێوی کۆمەڵیان لەسەر خۆیان داناوە، ئستراتێژیان، هەدەفیان، سیاسەتیان، شێوەکاریان، شێوەی نیشتەجێبوون و مانەوەیان لەو وەزیەتە نالەبارەی هەتا کوردستانی عێراق هیچی فڕی بە کۆمەڵەیەکی چەپ و کۆمونیستی کە 12-13 ساڵ عمری یەکێ وەک منیشی تیا بووە نییە، دەنەچە جێگای گلەیی نییە، نە ئستراتێژیان نە سیاسەتیان ڕەبتی بەوە نییە، ئەوان بۆ خۆیان سازمانێکن ئەڵان جزوی 6 جەریانی ئامادەگیان دەربڕی 6 جەریانی ناسیۆنالیستی هاوپەیمان ئامادەگیان دەربڕی کۆمەک کنەندەی ئەرتەشی ئیسرائیل و ئەمریکا بێ ئەگەر شەڕ کێشێتە کوردستانی عێراق و بەداخەوەم لاوەکانی وەکو غەزاڵ و زۆر لاوی دیکەی کە دەوانەیە بە عشق بە ئازادی و سەربەستی واقعاً ڕویان کردبێتە کوردستانی عێراق و لەگەڵم سازمانانە کار بکەن، چارەیەکی دیکەیان نەبووە یا ئالتەرناتیڤی دیکەیان نەدیوەتەوە و بە چوارچێوەی سازمانێکە بەمنەوە ئاهداف و سیاسەتەوە ژیاون. من پێم وابێ خودی غەزاڵیش بداخەوە بۆ قوربانی نەوعێک سیاست کە ئەم سازمانە ناسیۆنالیستە مسەلحانەی ئەوەی کەن تۆ تەمەشا بکە سازمانەکەی خۆی بە ئەندازەی کافی ناتوانێت ئەتراز بکە، بە ئەندازەی کافی ناتوانێت حقیقەتەکان بڵێت چووە خەریکە پەردەپۆشێکە هەرەوە پەردەپۆش دەرلەچە ئەمە نیشانەی چییە؟ ئەوە نیشانەی ئەمەش گۆشەیەکە لە گەندەڵی سازمانەکانی ناسیۆنالیزمی کورد و کوردایەتی کە پەیوەندەکانیان کە مناسباتیان لەگەڵ دەوڵەتی ئیقلیم لەگەڵ دەوڵەتانی منتەقە بۆ مەسلحەتی کاتی جۆرەکە ئەبێ پێ بنێن بە حقیقەتە و بنیادەمەکانیشیان ئاوا بێدەسەڵات لە بین بچێ. بەڕاستی ساڵهای ساڵە معلومە ئەو ئوردوگاداریەی ئەوان لە کوردستانی عێراقایکەن کە کەمترین ئەمنیەتی حتا بۆ لاوەکانی کە ئەچن ناویان بۆ ئینسانەکانی ئەچنە ناویان چکۆلەترین پەیوەندی بە هەخوازی بە شۆڕش جێڕیەتی کە گویا سبینە و لە ئایندەدا لە منتەقە و لە کوردستانی ئێران دەرەجەیە لە ئازادی بۆ خەڵک بێنن نییە. من پێم وابێ لێرە دامە دەرسێکە بۆ لاوان و جوانانی جزوی ئەم ئەحزابی ناسیۆنالیستی مسەلحی لەوێنە بیرێک لەوە بکەنەوە لەوە زیاتر سەرنوشتی خۆیان گرێ نەدەن بە ئایندەی نادیار بە وەزیەتێکی نادار. هەر ئەمڕۆ
هەر ئەمڕۆ لە سفوفی حزبی دموکراتیشە هەر بە درۆن و موشکبارانی جمهوری ئیسلامی سێلاوی دیکە لە بین چوون قەت ئەم جمهوری ئیسلامی محکومە لەم کارەدا بەڵام لە عین حاڵە پرسیاری گەورە ئەوەیە ئەم سازمانانە بەم شێوەکارە تاکەی لاوەکانی خەڵکی ئەو منتەقاکەنە قوربانی پێم خۆش بوو بە وەقتی نهایی بکەم من تەنها کۆمنتەکان هەیە بێ بیان خوێنمەوە لە بەرەو هاوڕیانە زەحمەتیان کێشاوە لەگەڵمان بوون تا ئێستا داواشیان لێکەم ئەگەر تا ئێستا کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب کردن بە دۆست و ئاشنایانتانی بناسێن و لینکی بەرنامەکانمان لە یوتیوبەوە لە سەر سۆشیال میدیای خۆتان بڵاو بکەنەوە هاوڕێ تا بگەی برایی ماڵەیە بەداخۆم دوو ڕۆژە زۆر خەمبارم بۆ ژنەوەک ئەوەیە بەدەستیان قەستی لۆری بکەن بەنێمەژۆ بابەتەوە قسەمان کرد هاوڕێت لاوەر سڵاوی کردووە لەگەڵمانە لە پەخشەکە سوپاسەکەین مەسعود هاوڕێ مەسعود یا ئازیز مەسعود 1970 نوێنەری نەخۆشخانەی بەخشین لە کۆنفرانسی ڕۆژنامەوەیدا بە بەڵگە وتی ساڵی 2023 بە بڕیاری حکوومەت ئەم کاریان کردوانی ئەو کارەکە ڕێگەیان نەداوە بریندارە عیلاج بکرێ بە بڕیاری حکوومەت بۆ لە ساڵی 2023 ئەم ڕیان دەکراوە یعنی لەو کاتەوە کە ئەم برادرانە ئەم هاوڕێیانە یاخود ئەم کەسانە کە ئەم چەکدارانەی کۆمەڵە ئەوانە بەشێکیان هاوڕێن بەڵام هەمویاننا کە گواستراونەتەوە بۆ ئەو جێگایانە لەو کاتەوە ئەم بڕیارە دەرکراوە کە ئەم چارەسەرە نەکرێ یاخود ئەم یارمەتیە نەدرێ تاوانێکی گەورەی بە ناوچەوانی یەکێتیەوە خالی ساڵح واڵێ ئاراز ڕەشی دەڵێ ئەمڕۆ لە هەولێر لە بەحرکە لە بارەگایشی دیموکراتیش دراوە سێ پێشمەرگەی ژیانەت هاوڕێ ئاراسکاڵی بارەگا لەواچە شوێنی چەکداری ئەوانە بێ بارەگانینەوە شوێنی پەنابەرین ینی کەمپی پەنابەرین ڕاستی بارەگانینەوەوانە ئەم کۆمنتی هاوڕێ ئەیما تۆزێک تایبەتە لە سڵاوتان لێ بەداخەوە شەید بوونێکی زۆر بە ئازار و شەرمەزاریش بوو بێ بە هەڵبەستی خەڵکی شاری سلێمانی جا ئەم تعبیرم بەلاوە دروست نییە کاگەیمان هاوڕێ ئەیما شەرمەزاریش بووە بە ناو ڕۆشنبیرەکانی سلێمانی دڵنیام ئەم ڕووداوە تراژیدیایە لە هەولێر ڕووی بدایە مەچینەی علامی سلێمانی ڕۆشنبیرەکانی حای پارتی و خەڵکی هەولێران دەبرد کاکسەرداریش کوڕی گەرمیانە هەر بۆیە واجوامێر بوو بەهەرحاڵ ئەوان نییە بەو جۆرە خەڵکی شاری سلێمانیشی تیا بوو و خەڵکانی تیا بوون کە دانیشتوی شاری سلێمانیش بوونەوە شارچێتێش بەڕاستی ئەمە عیلاجی مۆزوعەکە ناکە گەرچی سپاتێکا کە و گەلی کوردیەکە دووبارە بەم تعبیرانی کە ئەو باسەکەن ئەوەشە خاتە ژێ پرسیارەوە بەڵام حتمما ئەم تعبیرە دروست نییە تەسویرە دروست نیە و من تەئیدی ناکەم ئەگەرچی ئازادی تۆ و کۆمنتەکەشم دانای لایەکی دیکەی مەسەلەکە ئەوەیە حیزبەکانی کوردایەتی ئێران دەزانن کە لە نێوان حکوومەتی هەرێم و عێراق و ئێران ڕێکەوتن هەیە کە چی بناڵی خەڵکی هەژاریان داوەتە بەردەستی ڕژێم بەم شێوە بیان کوژن ئەمە هاوڕێ مەسعود 1970 ئەوەی من بزانم هاوڕێ مەسعود ئەوە کە ئەوان خستویانتە بەردەستی ڕژێم بەو شێوە بیان کوژن شوێنێک کە لە سوورداشە تقریبا نزیکەی هەر هیچ نەبێ 100 کیلومترێک لەواچێ لە سنووری ئێرانەوە دوور بێ بە 80 کیلومترێک دوورە ئەوانە لە چوە بوون و تەقیان لە چوە کردووەکووا خەڵکیان بردووە گە بیان ناناتەوە ئەو دیوە لە ناو ئێرانەوەیان لێ بەهاتە ڕنگ بوو بڵێم کە قسەکەی بەڕێز دروستە بەڵام لەم ناحیەوە نییە من جمهوری ئیسلامی ئێرانە و جمهوری ئیسلامی ئێران درۆن و شتەکانی کە دروستیانەکەوانە پێما بە یەکەم جار لە ئەم پەنابەرە کوردانی ئێرانە تاقیەکاتەوە لە بڵێن ئۆردوگاکانی ئەوانە تاقیەکاتەوە پاشان وەختی خۆی درۆنیش نەبوو هەر خەڵکیانە نرد نزیکی 400 کەسی ئەم ئەحزابە کوردیانیان لە ناو شاری سلێمانیە تیرۆر کرد خۆ وەختە درۆنەوەوانیان نەبوو تیرۆری جمهوری ئیسلامی خۆ پەیوەندی بەوە نیە بەرحاڵ ئەم کۆمنتەی ئەوڕە تافگە تۆزە بیرێنانەوەی قسەی ئەخیری تۆی ئاوڕێک ڕەحمانەڵی ئاوڕە ڕەحمان 2 ساڵ بەر لێستا لەگەڵ ئاوڕەشەما قسە و باستان کرد لەسەرەوەی یەکێتی کۆمەڵیان لە سوورداش بە زۆرەملی دانا ئەو کاتوتیان ئەو کاتوتان کە زوو مەسوحێکمە دوتی لە باشوور مەمێنن ڕۆژێک لێتانەدەن کۆمەڵە وتیان وا دەکەن یەکێتی وا ناکەن یەکێتی برای ئێمن ئەو براکەیان ئاوا دەرکەوت کە ئەوانی دا دەست ڕژێمی ئیسلامی فعاد دەستخۆشانە کاسپاس هەروە ئەوە تابگە چەند کۆمنتێکی تریشی نووسیۆ سەبارەت بە ئەو ڕووداوەی کە ئین بۆ بەرحاڵ وەختی بەرنامەکەمان
تەواو کۆتایی هادا ڕەحمان من دوا قسە بۆ تۆ بەجێڵم و ئەگەر سەرنجێکە تێ لەسەر و کۆمنتانێکە دەستیان خۆش بێ لەسەر ئەو کەمنتانە یەکەمەوەی منیش پێم وابێ ئەم تابیرکردنی بەوەی شاری سلێمانی شاری هەولێر ڕقابەتیەوە من نەزانم لە عینە حاڵە ڕاستی نەوعی بۆچوونی دواکەوتوانە لە نێو کۆمەلگاکەش هەیە شەڕ بینی شارەکانیش بەرزەکاتەوە ئەڵان زۆنی زەردیش دروستەکە ئەمە هەمووی تەفرەقە دروستکردنە بۆ لە بینی خەڵکا بۆ ئەوان واقعیتەکەوێت دەسەڵاتداران عاقبەت لەو جغرافیایی هەند دەسەڵاتی خۆیان زیاتر داسەپێن ئێمە نابێ برێوی پێ بدەین بەڵام ئەو کامنتی ئاخری مەسعود 1970 منزورەکەی ئەوە بوو منزوریەوە نیە لە سوور دەزانم مەسعود دەناسم و سڵاویشم بۆی هەیە ئەوش دەزانێت لە سوورداشن ئەوش بە جۆرێک هەر منزورەکەی ئەوەیە کە من لەگەڵی مخالف نیم ئەوش ئەوەیە ساڵانێکی زۆرە دەورەی ئوردوگاداری نەماوە دەورەی ئەو جۆرە پایگادانان لەلایەن ئەم ئەحزابی مسلحی کوردستان لەوێنە نەماوە بەتایبەت جەریانێک خۆی بە چەپیش بزانێ ئەلان عاقبەت حزب دموکراتی کوردستان کە عاقبەت هاوسەر نوێشتێکی زۆر زیاتر یا جەریانەکەی مرتدی هاوسەر نوێشتێکی زۆر زیاترە لەگەڵ کوردایەتی و ئەو فەرقی بۆ خۆی قایل نییە بەتایبەت جەریانێک خۆی بە چەپ و سۆسیالیزم بزانێ ئیتر جێگای ئەوەی تۆ بێنی لاوەکان لەم کەمپانە دابنەی کە واقعان دەسەڵاتی تەمینی ئەمنیەتی خۆیانیان نییە ژیانی خۆیان نییە و ئەوەی پێشیەوترێ خەباتی چەکدارانەیەکی بەهێز دژ بە جمهوری ئیسلامیات عن خۆیان ئەڵەن 30 ساڵە نەیان کردووە غێرەزەوەی ئەم کەمپانە تەبدیلکردن بە ئەبزارێک بە ئاهرۆمێک کە بڵین هەین و بە معنایەک ڕاستەکەی من پێم وایە نەوعێک بزنسە کە لەوێنە پوڵ و بودجەی پێوەرەگرن ڕاهبەران و کەسانیشان عاقبەت لێرە لە ئەوروپا دیپلۆماسی پێوەکەن سیاسەتی پێوەکەن زۆر باش بوو لەم ئاخرایانەوە ببیر بێتەوە هەر ئەو کاتەی غەزاڵی مەولایی جوامێر و جوانمەرگ بەم شکڵە لە بینەچێ عاقبەت مستەفا هیجری و عەبدوڵڵا موتدی دوان لە سەرکردەکانی هەرو هاوپەیمانی ئەم شەش جەریانەی کە بەیەکەون و قەولیان دابوو ببن بە هاوپەیمانی نظامی دوێنێ لە برۆکسل سخۆنڕانیان بوو قسەیان بوو تاحتی نیەوەی هێزی چەکداریان هەیە و سازمانیان هەیە و لەو منتەقەیە هەنوو لێرە ئەمان دیپلۆماسی و کاری سیاسی خۆیانی بنەپێشە بەبێ ئەوەی حتا یەکێکیان لەم کۆنفرانسی برۆکسلەیە باسێک لە مەرگی ئینسانێکی وەکو غەزاڵی مەولایش بکە من پێم وابێ ئەمە ئەو قسە واقعەیە ساڵانێکی زۆرە دەورەی ئەو ناوعە شێوەکارە بەنێوی خەباتی چەکدارانە تەواو بووە با من حتا مقایسەیە بکەم عاقبەت پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و پژاک و ئەوانەی حزبی نزیک بوون هەرچەند من پێم وابێ ئەو شێوە خەباتە کە ئێستا ئەوانەیەکەن هیچ قازانج و بەرژەوەندی خەڵک ناپارێزێ بەڵام لانی کەم استقلال ئەمەلێ بە خۆیان قایلن چوونەتە ئەو مەرزە لە بنەبەرد بێ لە بنە شاخ بێ شوێنیان بخۆیان دروست کردووە ئیتر ئاوا لە پەستا ئەسیری دەستی درۆنەکانی جمهوری ئیسلامی نەبن ئەڵبەتە ئەو بەشێکی گەڕێتەوە بۆ ئەوی خودی پێکەکە پەیوەند و ڕابطەی خۆی لەگەڵ جمهوری ئیسلامی هەیە و ئەمنیەتی خۆی بەو جۆرە خەریکە تەمینەکە من منزورمەیە لاوانی کوردستان بە کچوک کوڕیەوە بنەزەرم هەڵەیە پەیوەستبوونیان ئابم ئەحزابی ناسیۆنالیستی مسلح کە پێیان وابێ ئەوە گۆیە ڕێگای خەبات و ڕزگاری خەڵکە نە بە ئێستراتێژی نە بە سیاست نە بە تاکتیک نە بە شێوەکار نەهێزی چەکدارەکان لە خدمەت ئەوەدا نییە و بەدایبەت ئالەم دەورانەدا کەەوە خەریکە جمهوری ئیسلامی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلیش ئەسازێ مەترسی زۆر گەورەتر ڕوەکاتە هێزی چەکداری ئەم حزبانە ڕاهبەرانی ئەمە حزابە تا ئێستا نامەسئولانە جوڵاونەتەوە فکرێکیان بۆ ئایندەی ئەوانە نەکردێتەوە بە نەزەرم لەو بابەتەوە بێ فشار بخرێتە سار مەسئولانە ئەمەل بکەن ئەم ئینسانانە ئەم جوانانە هەروە لەبەر درۆن و تۆپ و خۆمپارەدا دیانە نیانون و دانە بەدانە بکوژێن من ئیتر قسەیەکم نیە و دەست خۆش دەست خۆش هاو ڕەحمان بەرحاڵ بەرنامەکە لە سەعاتێک زیاتر تێپەڕی هەر چۆنێک ویسمان هەر ئاوا کورتمان کردەوە لەو زیاتر نەمانتوانی دەست خۆش بێ ماندوو نەبی
دیارە ئەم باسە قسەی زۆرتر هەڵەگرێ بەڵام مەجبورین لێرەیە کۆتایی پێبێنین ممکنە هەموو شتێک کە لێرە وتومانە جێگا پەسەندی هەمووان نەبێ ڕخنەکانتان و سەرنجەکانتان حتمما جێگەی بایەخدانن بۆ ئێمە توانن کۆمنتمان بۆ بنووسن بە تایبەت لە یوتیوب باری سەرنجی خۆتان قسەی خۆتان لەسەر ئەم بابەتە بۆ ئێمە بەیان بکەن حتمما نەگەر جێگای هەبێت لە بەرنامەکانی داهاتووە قسەیان لەبارەوەکەی زۆر زۆر سپاس بەم جۆرەژگەینە کۆتایی ئەم بەرنمەیە بە ئومێدی ئەوەی لە دۆخێکی باشترە و سەبارەت بە بابەتێکی باشتر یەکتر بگرینەوە تا ئەو کاتە هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئەسپێرم لە هەر شوێنێکن ڕۆژتان یان شەوتان خۆش هەربژی شەوتان خۆش.